لە سنووری بەڕێوەبەرەتی پەروەردەی گەرمیاندا جگە لە قوتابخانە ئەهلیەکان دەرگای هیچ قوتابخانە و خوێندنگایەک بە ڕووی قوتابیان و خوێندکاراندا نەکراوەتەوە. لە ئەگەری بەردەوامبوونی بایکۆتکردنی پرۆسەی خوێندن زیاتر لە 6,000 قوتابی و خوێندکاری سنوورەکە لە خوێندن بێبەش دەبن. بەڕێوەبەری پەروەردەی کەلاریش دەڵێت حکوومەت وەڵامی داواکاریەکانی مامۆستایانی نەداوەتەوە و ئەوانیش خەریکە دەکەونە ژێر فشاری هاوڵاتیانەوە. حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە تا ئێستا وەڵامی ئەو داواکاریانی نەداوەتەوە و ئێمەش بۆ خۆمان ئێستا لە هەوڵی ئەوەین تا بتوانین ئەم کێشانە چارەسەر بکەین وردە خەریکەکەین ژێر فشاری خەڵک ڕۆژانە خەڵک پەیوەندیمان پێوەکە بە حکمی ئەو بارەدۆخی کە ئێستا دروست بووە لە سنووری پەروەردەی کەلار زیاد لە 6,000 خوێندکار ئێستا دەستبەرداری خوێندن بوون. لە سنووری قەزای کەلاردا جگە لە 2 قوتابخانە و 2 باخچەی ساوایانی ئەهلی قوتابخانەیەکی نابیستانیش دەوامی ئاسایی دەکەن. ئەم قوتابخانەیە خێرخوازیە و مامۆستاکانی خۆبەخشانە وانە با خوێندکارەکان دەڵێنەوە و چاوەڕوانی موچەی حکوومەت و کەرتی تایبەتیش نین. خەرجی قوتابخانەکەش لەلایەن خێرخوازانی شارەکەوە دابین دەکرێت. ئەمە 4 ساڵ ئێمە بەردەوام لە خوێندن و ئیمساڵس ئێمە لە 1/9/2016 دەست پێکردینە. ئێستا ئیمساڵ 50 خوێندکار نابیسامان هەیە. ئەم قوتابخانە خۆبەخشە، هیچ لایەنێ حکومی یان حزبی هاوکاریمان ناکات. جگە لە مامۆستایان هاوکات فەرمانبەرانی چەند بەشێکی دادگای بەرایی کەلار و هەردوو فەرمانگەی دادنووس و فەرمانگەی داواکاری گشتی و بەڕێوەبەرایەتی تاپۆ و سەرجەم شارەوانەکانی سنوورەکە دژی سیستەمی پاشەکەوتکردنی موچە و نەدانی موچە لە کاتی خۆیدا بەردەوامن لە بایکۆتکردنی دەوام و داوا دەکەن سیستەمی پاشەکەوتکردنی موچە هەڵبگیرێت و موچەکانیان پێ بدرێت. گەرمیان حەمەیپور NRT کەلار.